اللهم صل وسلم وبارك على اشرف المرسلين محمد النبي الخاتم وعلى اله واصحابه وامته اجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي امري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. اللهم امين. لا اخواني خوش شريف، السلام عليكم ورحمه الله وبركاته. يا كرم لذاتي بالوردقار برحمتي خوي بميتي خوي بثوتي خوي بركة ورحمتي خوي برشينا بسلامة سمانا الله بخير وبركتك إن شاء الله. مالتي كاكا ونرجع بركالا خوشي وخزمايتي ودوستايتي ورحمته شنو كعبادتي خويتي بكري وذكري خويتي بكري ودلي تيابر الإيمان بي إن شاء الله. یەکێ لە ئەسبابی خۆشگوزەرانی خێزانەکان، یەکێ لە ئەسبابی سەعادەت و دڵخۆشی مرۆڤەکان ماڵی خۆش و ماڵی فراوان و پڕبەرەکەتە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم. فەرمێ ثلاث من أسباب سعادة المرء، سێ شت هەنە بنەمایی خۆشحاڵی بۆ ئینسان. یەکەم شت چییە؟ ماڵی واسع و فەریح و خۆش، ماڵی کەسب و تروسک نەبێت، ماڵێ بێت دڵ تیا هەیەتەوە، ماڵێ بێت پێداویستەکانی خۆتی تیا جێبەجێکی جێگە و بێتەوە تیایە، خەزیق نەبی تیایە. بەعەکسیشەوە لە حەدیثی سەحیحی بوخاری و موسلیمە هاتووە کە یەکێک لە ئەسبابی شەقای ئینسان نەکبەتی و بێتاقەتی و خەمباری و بەڵای ئینسان ماڵی کەسب و تروسک و ماڵێکە کە دڵتیا نەحەوێتەوە، ماڵێکە کە تەسک و ناخۆش بێ بە خاوەنەکەی. وێ داواکارین لە ئەڵڵا لە دنیاش لە قیامەتیشە ماڵی فەریح و ڕووناک و دڵگیرمان باتی ئینشاءڵڵا. طەبیعەتی ئینسان وایە ئەو شوێنەی کە تایە تێگەر دڵگیر بێ دڵی مرتاحە بێ، نەفسیەتی مرتاحە بێ. جا یەکێک لە هۆکارەکانی خۆشگوزەرانی ئینسان کە خوای گەورە پێی ببەخشێت لە دوای ئەوەی کە خانووەکەت خانوویەکی فەریح و دڵگیر بوو، کۆمەڵێک تر هەیە بە دوایە کە ئەمانەش بنەمای خۆشگوزەرانی خێزانەکان. شەرت نییە ماڵەکە خۆش بێ، ماڵی وا هەیە گەورەترین و فەریحترین ماڵە خەڵکەکەی تیا خەریکە دڵیەکە. بۆ وایە ئەنی وا نەزانی تەنها بە گەورەی و فەریحی و تای لە قەسێکی گەورەیە کابرا لە قەسێکی گەورەیە کەچی دڵی گیراوە، سنگی گیراوە، بێ تاقەتە. ئێمە بۆ وایە ئێمە وتوان حەدیسەکە فەرمی یەکێ لە هۆکارەکانی سەحەتی ئینسانەوە نەکەمووی نابینە سەر کۆمەڵێک هۆکاری تر کە بێتە مایی بەرەکەت بۆ ماڵەکە. ماڵە بێ ئەم شتانی کار جێبەجێکرێ بۆ ئەوەی ماڵێ بێ تیاب حەویتەوە، ماڵێ بێ خوای گەورە بەرەکەتی بەسەرا بڕێژێ، ماڵێ بێ ماڵی خێر بێ، ماڵی موسڵمان بێ. دوو شت هەیە ئەمەیان هەر بە تایبەتی ئەبێتە مایی بەرەکەت بۆ ناو ماڵ. وەی هۆکاری بەرەکەتی ناو ماڵ چییە؟ بەرەکەت عەکسی لەعنەتە. لەعنەت یعنی نەفرەت، یعنی بەڵا مصیبەت، دوورکەوتووە لە ڕەحمەتی خوا. بەرەکەت یعنی دابەزانی ڕەحمەتی خوا. ماڵەکان بەچی بەرەکەتیان تێباری و بەچی لەعنەت و نەکبەتیان لێتی دەکرێتەوە؟ ماڵێ مەلایکە دڕووی تێکا ڕەبێ لە ڕەحمەت و بەرەکەت. ماڵە مەلایکەت لێی چووە دەرەوە ڕەبێ لە چی؟ لە شەیتان و لە نەکبەتی، لە ئاژاوە. مەلایکەتەکان بەچی ڕۆکەنە ماڵەکان، شەیتانەکان بەچی چنە دەرەوە لە ماڵەکان؟ ئەمە موهیمە ئینسان بیزارێت. دوو هۆکاری سەرەکی هەیە لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە تایبەت ئاماژەی پێکا کە ئەمانە هۆکاری چونە دەرەوە شەیتان لەو ماڵە. شەیتان ڕێی نەبێ ئەسڵەن بێتە ناو ماڵەکەتەوە. یەکەمیان لەگەڵ دەرگای ماڵەوەت کردەوە، هاتیتە ناو ماڵەوە بیسمیلا بکەیت. بیسمیلاکردن شەیتان ڕێگری شەیتانە ناڵێ بێتە ژوورەوە. ئەمە بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ لەگەڵ هاتیتە ماڵەکەتەوە دەرگای ماڵەوەت کردەوە بیسمیلا کرد، شەیتان ئەڵە شۆ جێم نەبوونێت. بەڵام ئاگاتان لێبێ نابێ بەس یەک کەسی ماڵەکە بسمیلا مناڵەکانت فێرکە، خێزانت فێرکە، بڵێ هەرچی دەرگای کردەوە بێتە ژوورەوە بسمیلا.
فێریان کە فێر هەر لە مناڵیەوە خێزانێت و خۆشت با مناڵەکان چاو لە دایک و باوکەکەیان بکەن لەگەڵ دەرگای دەرەوەتانکردەوە بەبێ بیسمیلا مەیکەنەوە هاتی تۆ دەرگای مەدخەل بۆ مەدخەلەکەش بیسمیلا بکە دووهەمینیان کە هاتی تە ژوورۆ ناو ماڵەکە هەچ کەسێکی تیا بوو سەلامی لێ بکە سەلام عەلەیکوم کە لە ناو ماڵ مناڵەکانت فێرکە کە هاتی تە ژوورۆ سەلام بکەن کە سەلامەکەت بەرەکە دەبارێ لەو ماڵەیە ئێمە بیستمانە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی لە ڕێگەی جیهادا بڕوا زامنێ لەسەر خۆ ئەوەی لە ڕێگەی حەجا بڕوا زامنێ لەسەر خۆ ئەوەی لە ڕێگەی مزگەوت هاتچوو بۆ جەموعە و جەماعەت زامنێ لەسەر خۆ هەڵامەزانێکی لەوانەشی کە زامنێ لەسەر خۆ بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەگەر بمرێت بۆ حاڵە خوای گەورە زامنی کردووە کە بچێتە باشتەوە ئینشاءالله ڕەحمی پێ بکات کێیە کەسێکە کە هاتە ناو ماڵەکەی خۆیەوە سەلامی لە کەس و کارەکەی کردەوە لە سەلام عەلەیکوم بە پێوەی لە ماڵی خۆیان دانیشتووە بەبێ شەڕ و هاشاوە بمرێ لەو ماڵەیە زامنە لەسەر خۆ ئای تۆ سەیری و ڕەحمەتە کرد بەس بەڵگە هاتی تۆ ژڕۆ بسمیلا کردەوە سەلامە لە ئەهلی ماڵەکەی کردووە لە خێزانەکەی خۆ لە مناڵەکانت سەلام عەلەیکوم مادەم سەلامە کردووە هاتوویتە ژوورەوە بسمیلا کردو بە ناوی ئەڵڵا هاتوویت و سەلامی ئەڵڵا و لە کەس و کاری کردو بە پێوەی لە ماڵی خۆتە دانیشتی بۆ حاڵە بمریشەوە زامی لەسەر ئەمە من نیحمەتە شەیتان کە نەیتوانی لەگەڵ تابێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لەگەڵ دەرگاو کردووەتە بسمیلا شەیتان ئەڵێ جەم نەبووە ئەم شەو لەگەڵیە لەگەڵ نانی خوارد بسمیلا کرد شەیتان ئەڵێ نانیشمان دەبێت بەڵام ئەگەر لەگەڵ تۆ نەهاوە بێ مناڵەکەشی فێرکی با لەگەڵ مناڵەکەش نێتە ژوور با لەگەڵ خێزانەکەت شەیتانەکەی ئەیش نێتە ژوورەوە چەند خۆشە ماڵێک هەمووی بە بسمیلا و بە ناوی ئەڵڵا و بە سەلام عەلەیکوم بێنە ژوورەوە شەیتان جێگەی دەبێتەوە لەو ماڵەیە ئەزانەوە چ ڕەحمەتێکە کە شەیتان چووە دەر مەلایکە دێتەوە ماڵەوە کاکی برا چەند ئاسانیشە بەڵام فێری کە کاکە ماڵەوە بەداڵ فێرکەن قەت بەبێ سەلام مێر ناو ماڵەوە تووڕەی بێتاقەتی لە دەرهاتیتەوە هەر بڵێ سەلام عەلەیکوم نوتیان عەلەیکوم السەلام و ڕەحمەت الله ڕەحمەت دەبارێ بەسەر و ماڵەیە کاکە ئەمە دوو خاڵکە زۆر گرنگ بوو خاڵێکی تر ماڵێک کردەوەی چاکی تیا بکرێت پڕەبێ لە مەلایکەت ماڵێک کردەوەی خراپی تیا بکرێت پڕەبێ لە شەیتان وەکو دڵەکان وایە دڵیش وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم باسەکە مەلایکەتی تیا شەیتان دەچێتە دەرەوە شەیتانی تیا و مەلایکەت دەچێتە دەرەوە بەدەست خۆتە کامیاری تێکەی تۆ هاتیتە ناو ماڵەکەتەوە ماڵێک نوێژی تیا بکرێت ماڵێک خەڵکەکەی بەخۆشون ماڵێک بەرماڵی تیا داسراوە ماڵێک لەولا قورئانە خوێنێ لەولا دوعاکە ماڵێک دەم بە ذیکری خوان ماڵێک فعلی خراپی تیا ناکرێت ماڵێک فلیمی خراپی تیا لێ ناکرێت گۆرانی خراپی تیا ناوترێت ئینسانی ڕوت و قوت و مانەی تیانی و ڕەفتارێکی تیا نانێت تێکەڵ و پێکەڵێکی حرامی تیا نییە دەم ماڵە پڕەبێ لە مەلایکەت کە لەگەڵ ئەو شتە خراپانەشی تێبوو ماڵێک لە جیاتی قورئان بەردەوام گۆرانی تیا لێ بکرێت بەردەوام مۆسیقا بێت بەردەوام باسی شتی خراپ بێ مۆضوعاتی خراپ بێ ماڵ هەیە کاکی برا بەم ناوی خۆی تیا ناکرێت تەلەبەی خۆمە بۆی وەڵڵاهی لە ماڵەکەمانە مامۆستا بەرماڵێکی تیا نییە وەڵڵاهی مامۆستا لە ماڵەکەمانە قورئانێکی تیا نییە وەڵڵاهی مامۆستا لە تۆ هەنگێشتی دینە بیستوە شتانەم لا غەریب و عەجیبە لە عومرمان بیستوە تەلەبەیەکە بگاتە عاسنی مەحەن و زانکۆ معقولە مەلایکە چۆن دەچێتەوە ماڵەوە کاک ئەوەی عەمەلی ساڵح کە خۆی گەورەی لە قورئانە فەرمێ لەنوحیەنەهو حەیاتەن طەیبە ژیانێکی پاگەی ژێنم ئەو دڵانەی کەوا پڕ لە ئیمانن ئەو ماڵانەی کەوا عیبادەتی تیا ئەکرێ ناوی خوای تیا ئەبرێ فیعلی خراپی تیا ناکرێ ئیشی خراپی تیا ناکرێ مەلایکەت ڕووی تێکە ژیانی خەڵکەکەی خۆشە بێت وەڵڵاهی نانە ڕەقیان هەبێ دڵیان مرتاحە هەر نانە ڕەقیان هەبێ لە ماڵەوە بیخۆن مرتاحن بەرامبەرەکەشی قەسرێکە حەجی نیعمەت بەسەر ئەرزایەتیاتی خەڵکەکەی هەموو خەریکە دڵیەتەکەێت چونکە ئیمانی تیا نییە چونکە کردەوەی چاکی تیا نییە کەواتە عەمەلی ساڵح لەناو ماڵەکەیە کردەوەی چاک هەڵسوکەوتی چاک عیبادەتکردن ماڵەکەت پڕەکا لە ڕەحمەت خاڵێکی تر لەناو عیبادەتەکانە گەورەترین ڕەحمەت هێن بۆ ناو ماڵ بەرەکەت هێن بۆ ناو ماڵ قورئان هیچ
وەکو قورئان وا ناکە مەلایکەت ڕووکاتەوە ماڵە ڕەحمەت و خۆشگوزەرانی ڕووکاتەوە ماڵە کاکە با خەڵکێک لە ماڵەکە تا قورئان بخوێنێ پیاوی چابن سیرکی ناوماڵی خۆتان کەن کابرا خۆ ئەمری چۆتە تەمەنەوە سێری قورئان نەبوویت بۆ نەگونجە باشە مناڵەکانە بۆ ئیمار کردو بۆ ئەمنانێری سێری قورئان بن معقولە ماڵێک کەسێکی تیانە بێ بزانێت قورئان بخوێنێ معقولە مناڵێک لیاکانەیە یا خێزانت یا خۆ دیکێکان دانەنیشێ لاپەڕێکی قورئان بخوێنێتەوە کاکێ من لە قورئانە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاەتی تیا فەرمێ بەس دوو ئاەتەکەی ئەخیری سوورەتی بەقەرە شەوێک لە ماڵێکا بیخوێنی سێ شەو شەیتان نایەنێتەوە بۆ ماڵێ بەس دوو ئاەتەکەی ئەخیری سوورەتی بەقەرە تەنها دوو ئاەت سەحابەمان هەبووە ئەچووە ناو ماڵەکەی خۆی ئەڵێ چی سووچ و کەلەبەری ماڵەکە بۆ ئاەتل کورسییەکی پیا کرد سوویەکی پیا کرد هەر سووچ و کەلەبەری ناو ماڵەکەی خۆی ابن سیرین بە شێوەیەک مەقئی قورئانەکە لە ناو ماڵەکە بخوێنێت چ فەرەحیە بە ماڵەکەیان دێت و خەڵکەکەی چەند مرتاح بێت و چۆن شەیتانی لێ ئەچێتە دەرەوە چۆن مەلایکە دێتە ناوێ هەر تەسەوری ناکەی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و تابعینی دوای سەحابە گەورەترین بەرەکەت بۆ ناو ماڵەکانیان قورئان بوو کە خەریکی بوون کاکە هەر نازانی کەستان لێ لە ماڵەکەیان قورئان زانی خۆ توانی بخیتە سەر کەناڵێکی قورئان لێدا کەناڵمان هەیە 24 سەعات بەس قورئان لێدا دەبی خەرە سەری بار ڕۆژی سەعاتێ لە ماڵەکەتا قورئان بخوێنەوە گوێ لە دەنگی قورئان بێت معقول نیە لە ماڵەکەدا کچەکە لەولاوە دانیشتەوە خەریکی گوێگرتنە لە گۆرانی کوڕەکە لەولاوە دانیشتەوە سەیری فلیمی نازانم چییەکە ئەی خێزانەکەت خەریکی وێنە و ڕەسمی چییە یەکێکی ئاگەی لە قورئان بی نە بە ڕۆژ قورئانی تیا خوێنێ نە بە شەو قورئانی تیا خوێنێ بەرەکەت ڕووی تێ ناکە کاکی برە قورئان لە هەموو شتێ زیاتر وا ئەکا بەرەکەت بەسەر خەڵکی ئەو ماڵەیان ببارێت جارێک قل والله قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس گەنجە جوانەکان خۆتان هەموو بەیانێک هەموو ئێوارێک لە دوای نوێژەکان هەموو نوێژەکان لە کاتی خەوتن پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر جێگەی خەوتن ڕانە ئەخشا هەردوو دەستی مبارەکی ئاو کۆ کردەوە قل والله ئەحەدێکی پیا خوێن قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس هەموو گیانی خۆی پێست جارێکە قل والله قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس هەموو گیانی خۆی جارێکە قل والله قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس هەموو گیانی خۆی پێست جا خەوت ئەزیکر وردانت بێ لە ماڵەکانتە نە شەیتان نە چای پیس نە سیحر و جادو کاری پێ ناکات کاریشت تێ بکا بە ضەعیفی کارت تێکە ئەمانە هەموو پارێزەرن لە شەیتان پارێزەرن لە فیتنەکانی دنیا بەرەکەت هێنن بۆ ناو ماڵ و خێزانەکانمان کاکە ئەبێتە مای دڵخۆشی و خێزانانە خەڵکێک دەڵێ مامۆستا ئیسراحەتم نییە لە ماڵە ژیانم لێ تاو بووە ڕستم بەرەکەتی تیا نییە ماڵم بەرەکەتی تیا نییە مناڵم ساڵح نییە کاکە تۆ پشتی کردوتە هەموو ئەوانەی کە ئەم خێر و بەرەکەتە هێنێتە ناو ماڵتەوە ئاگات لە هەموو ئەمانە نییە هەرچی عەکسەکانی هەیە گرتوتە لە جاتی قورئان بێنێتە ناو ماڵەکەی چۆ حاشە توت کەسەگی تێناوتە ناو ماڵەکەی و مناڵەکانی بەخێوەکەن لە باوەشیەگرنەوە بە قوربانێ بێ و بە ساقێ بێ کە لە حەدیثی صحیح هاتووە هەج ماڵێ سەگی تیا بێ مەلایکە تی ناچێت مەلایکە تی ناچێت کاکە ماڵەکەی هەموو ڕەسمە هەڵواتراوە مەلایکە ناچێتە ماڵێکەوە کە ڕەسمی تیا بێ هەموو ڕەسمی ڕۆح لەبەرە هەیکەلی فیلە هی سەگا هی نازانم چی حاشاکی مەجلیسەکە سەگەکەی بە زیوەتیشە ناو بە هەیکەلیش هەم ڕەسمەکەشی لە ماڵەکەی هەم دەعباکە خۆشی شەیتان ئەو جی شەیتانە شەیتان لێ کۆ بێتەوە کاکە مەلایکە ڕوو ناکاتەوە ماڵە بەرە تو هۆکارە بەدەست خۆتە دەرگا لە مەلایکە دەکەیتەوە یا دەرگا لە شەیتان دەکەیتەوە زانێک دەرگا لە کامیان دەکەیت و کامیان فەرمولیەتی بەناو ماڵەکەی خۆت کە مەلایکەت هاو دڵتان مرتاحە بێ خۆشەویستی و مەحەبەت دەکەوێتە بەینتانەوە گەورە بەزەی بە بچووکایەتەوە بچووک احترام لە گەوران دێ دوعایکە گیرا بێ خەڵکەکەی تیا مرتاحە کە شەیتانیش هەمووی عەکس دەبێتەوە ئەبێ بە شەڕ بە ئاژاو بە ناخۆشی اینجا شتی خراپتر ڕۆدە خوا بەنامە هەنگە ماڵ هەیە ئەسڵا هەر کفری تیا کرد جۆی تیا بەخۆ بە پێغەمبەری صلی الله علیه وسلم بە کابرا تووڕابێ کفرەکە ژن تووڕابێ کفرەکە ناشکوریەکە مناڵ بە هەمان شێوە ئەمانە هەموو هۆکاری چین هۆکاری بەرەکەت و ڕەحمەتی بۆ ماڵێکی تر لە هۆکارەکانی بەرەکەت و ڕەحمەت بۆ ناو ماڵەکان چییە شتێکە کە ئەمە پێویستە گەورەی ماڵ بەردەوام گەورەی ماڵ گەورەی پۆل مامۆستا گەورەی دایرە بجێهامەکە گەورەی وڵات گەورەی کێ شعارێکە کە خوای گەورە بە پێغەمبەری داوە صلی الله علیه وسلم هەر بە گەورەیە لێک جێبەجێکرێ هەڵواسرێ لە ماڵەکانە ئەیژۆ ئاەتێکا فەرمێ فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك خوای گەورە ئەڵێ تۆ بە ڕەحمەتی خۆی وای لە تۆ کردو محەممەد ئەی محەممەدی پێشەوە صلی الله عليه وسلم دایک و باوکم بە قوربانی بێ کەسێکی نەرمونیانی
ئەگەر ئەو نەرمونیانیت نەبووایە ئەو خەڵکە لە دەور کۆ نابووە ئەو خەڵکە هەموو کابرایەکی تووڕێ عەبوسی قسەڕەقی قسە ناخۆش بوودایە کەس لە دەور کۆ نابوو بە پێغەمبەرەکەی خۆی فەرمێ سەڵاو سەلەم باو کەیتە ئەو ماوەکە کە دەبا قسەڕەق نەبێت دەبا دوو قسەی خۆش بێ با منداڵەکانی چاو لە تۆ بکەن قسە لەگەڵ خێزانە خواخوای خێزانەکەش بەتەنیایە لەم بەیانیەوە لە چاوەڕێی تۆ کەکەیتەوە بای ئەوڵۆ پێبنێری دوو قسەی خۆش لەگەڵ خێزانەکە بکەیت دوو قسەی خۆش لەگەڵ منداڵەکانەکەی سۆحبەتێ لەگەڵ منداڵەکان تا بکەیت یاریتیان لەگەڵا بکەیت دوکتێکی خۆشیان لەگەڵا بکەیت ئەگەر نەرمونیان نەبێت کە کابرای ساحێب ماڵ و گەورەی ماڵەکە کە هاتە ناو ماڵەکە و دێم ناوانە هەموو دڵڕەت دەرەچن هیچی بەزەیی بە هیچ نایەتەوە پێغەمبەر سەڵاو سەلەم منداڵانەیە گرتە باوەشی خۆی ماچیە کردن یەکیان وتی یا ڕەسوڵ ئەڵڵا مناڵ ماچەکەن سەحابەی شتی وای نەدی ولەو دەشتێکیانی کە تووڕەن عەبوسن ژیانیان حەجەت ڕەقیان بردۆتە سەر لەگەڵ بۆ چۆن مناڵ ماچ ناکرێت وەڵای من نۆ مناڵمە تاسێکیان ماچ نەکرد پێغەمبەر سەڵاو سەلەم وتی جا چی لەکرد کە خوا ڕەحمی لە دڵتانێشت و ڕەحمی لە دڵ دەرێنە ئەوە مەحموولە ئەوە ژیانە ئەو مناڵە چی دەرەچێت مناڵێکی ڕەق و تو دەرەچێت سمێنێ بەرەبێتەوە وێزەی گیانی خەڵک ڕەحمەت و سۆز لە دڵیان نابێت دیکە بە شعاری خۆت نەرمونیانی لە ناو ماڵەکەدا خوا ڕەقی لە ئیسانی ڕەق و تووڕە و گژ و پێغەمبەری خوا سەڵاو سەلەم فەرمێ لە عومرە سەحابەی دێت وەڵێ کەسمان نەبی وەقتی پێغەمبەر سەڵاو سەلەم دەم بە زەردەخە نەبێت قاقای لێ نەیە حیلکەی لێ نەیە بەس دەمی بە زەردەخە نەبوو کاکە ڕوو خۆش بێ لەگەڵ ماڵ و منداڵە نەرمونیان بە لەگەڵیانە دوو قسەی خۆشیان لەگەڵا کرد سەحبەتێکیان لەگەڵا کرد ئەما بێتە مای خێر و ڕەحمەت بۆ ماڵەکە لە دەوری کۆبنەوە خۆشیانەوی بەزەیتان بەیەکلایەتەوە نەک ڕەقی قسەی ڕەق و قسە وتن بێکرد و تۆ ئەو بشکێنیەوە ئەو بشکێنیەوە قسە بۆ بڵێ و تعلیق لەو با ئێوە کەی ژیانە ئیسلام وای نەوتۆ بە قوربان ئەدە زۆر ئاگاداریەوە هۆکارێکی کەش کاکی برا لە هۆکارەکانی هێنانی بەرەکەت بۆ ناو خێزانەکان بۆ ناو ماڵەکان ئاگادار بن پێغەمبەر سەڵاو سەلەم حەدیثێکمان بۆ گرتووە لە بوخاریە هاتووە حەدیثێکی صەحیح فەرمێ ڕۆژێکیان ئیبراهیمی پێغەمبەری باوە گەورەی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام ئەچێت سەردانی ماڵی ئیسماعیلی کوڕیە ئیسماعیل لە ماڵ نابێت لە دەرگایە شنەکە دەرگا کاتۆ نازانێ مە خەزوریەتی نەیتیوە پێشت ئیبراهیم دابڕابوو لێ هەروە سەلامەکە ئەڵێ ماڵەکە توێتێ ئاوێ شتێک هەیە بیخۆینەوەمانەوەش توێتێ ئای بێنەوەمانەڵێ بۆ فەحنان چۆنە و پێشەڵێ ناشکوری دەزەکان بە ناشکوریکردن بەجێ ئەکرم نەکرد ژیان دێ وەفا وەفادی خوا بیبڕیا خۆ چی تێ قسانە وەفعێکی پڕ لە ناخۆشی و نەبوونی و قسانە ئیبراهیمیش هەڵێ دەی خوای گەورە ڕەحمەتان پێ بکات سەلام لە بێدەکە و کە بکە هاتەوە بڵێ کێلوونی دەرگاکەیان بگۆڕ کێلوونی دەرگاکەتان ژەڵێ چیە لە توای پێ بڵێ خوێنسان کە ئیسماعیلێتەوە پێڵێڵا پیاوێکی لە بڕەن و لەو ڕۆوە بەپشیوەی و ریشتفێکی ئاوات و ئێڵێ چی وت بۆی گەڕێتەوە ئاوت و ئاوش ئاوایت وتی پێی بڵێ کێلووی دەرگاکەی گۆڕ ژەڵێ دەبڕۆ ڕۆمانی بۆ بکەن خوا حافی کردو خەتۆ بەکەڵ باڵ حاڵەیە پێغەمبەرێک نایی تۆ ئافرەتی نی لە ماڵی پێغەمبەرێکە تێگاڵێکی دوای ئەو ژنێکی کە دێنێ پاش ماڵی ئیبراهیم دێتەوە لە دەرگای ماڵەکە فێکە ئافرەتێکی پێ و بڵێ ماڵی کێ ماڵی ئیسماعیلە ئیسماعیلی کوڕی ئیبراهیمەوە بەڵێ خۆی لەکوێ بیبینەوە وەڵا لێرە نییە چۆتە دەرەوە ئەڵێ وەفاتان چۆنە بڵێ خوا گەورە بەزیار لە فەڵزی ئەڵڵا بەزیار بێت ئەڵڵا ڕەحمەتی بەسەرا فەڵزی خۆی لەگەڵا کردی مرتاحی ئەهلی ئیمانی باشینەوە سپاسی خوا ئیبراهیمیش ئەڵێ دەی سەلام لە بێنەکە و کە کاتە پێ بڵێ کێلووی دەرگاکەی چاکەبانی گۆڕ بەڕاستی ئافرەتیش تەڵعا لەمە پیاوەکە پێغەمبەرێ بۆ کە ئیسماعیلە بۆیە کە نەسیحەتی ئەوی نەکردووە کەەوە هەندای خواوە بۆش دەکە بەڵامە بۆ ژنیشەوە بۆ پیاویشە ماڵێک کە ناشکوری تیا بکرێت یەکێ لە گەورەترین بەڵاکان ئەسڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئافرەتانی ئافرەتەکان لە خوار ترسن سەیری جارم کرد بەشی زۆری ئافرەت بوو یان بۆ یا رەسوول الله ئێمە زۆری یەکەم شت فەرمووی تەکفورن العەشیر کفری نیعمە دەکەن کفری حەلاڵە بەزای خێرم دەکەن خوا بیبڕێ خۆ ئەمە کەی حاڵ ئەمە کەی وەزع ئەمە بەڵا بۆ ناو ماڵ دێنێ ئەمە بەرەکەت نایێتە ناو ماڵەوە سپاسکردنی خوا حەمد و سەنای خوا خوای گەورە فەرمێ ولئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم من عذابي لشديد لئن شكرتم لأزيدنكم اگر سپاسی خوا کرد شکرانی خوا کرد حتی بهم زیادتان نێمێ اگر کفرانی نعمەتی خواش کرد بەڕاستی عەذابەکەم توندە کە خوا غەزەبی کرد خراب لێتان نەگرێت
یەکێ لە هۆکارەکانەوەی کە ئاکی برا خۆت ئەگەر ژنەکەش نازانێت فێریکە باس پاسی خوا بکە پێی بڵێ ژنەکە حەمدسەنای خوا بکە با مناڵەکانی چاوە لێوە بکەن. خۆشی ژیان لە دیکۆراتی جوان و سەقفی جوان و قەنەفی جوان و فەرشی جوان و ئەمانەیان نییە کاکی برا بڵێ خوا لەشی ساغی یاوی دەتێ ئەلحەمدولیلا پاری و نانی حەڵاڵی یاوی دەتێ بە حەڵاڵیی خۆی کورە پیاوی کەس نین ئەلحەمدولیلا کورە دوژمن نار نین کورە لەشمان ساغە کورە سەری هەموو نیعمەتەی بەسەرمانەوەیە خوا ئەناسین سوژدە بۆ خوا ئەمەین خەڵکی تر کافرە بێدینە خوا ئێمەی هیدایەت داوە لە ڕزق و ڕۆزی خوایە ئەژین پەکمان نەکەوتووە محتاجی دەستێمە ئەو نین سوالکەر نین خەڵک لە دەرگامان نایە تعدامان لە خەڵک نەکردووە خەڵک تعدامان لێرە ئەمە هەموو نیعمەتە بەسەرمانەوە کاکی برا بەس بڵێ خوابی بڕێ بەس بڵێ بەزیای خێرت نەکرد بەس بڵێ وا ئەمانە لێ هەبەتە هۆکار کە بۆ ماوە نیعمەتی بەسەرا ببارێت ڕەحمەتی خوای بەسەرا ببارێت کاکی برا کە ئەم هۆکارانە کۆ بۆ ماڵەژە بێ بە ماڵێکی خێر و بەرەکەت ماڵێکە خوای گەورە خوا بداتێت ماڵێکی واسع بێت جێگەی خۆتی تیا بێتەوە فەریح بێت و هۆکاری کەش دراوسی باش دراوسی دواتە لە حەدیثێکە ئەڵێ کە سیان هۆکاری سەعادەتن لە حەدیثێکە فەرمێت چوارە لیان چی ئەڵێ دی و دراوسی باشە خوا دراوسیکی باشی باتی و ماڵێکی باشی باتی و خۆشی تر دەرگا لە شەیتان بکەرەوە دەرگا لە مەلایکەت کەرەوە ئەمانەی کە پێ وتی مە هەموو دەرگانەیە کە تۆ لە شەیدانی داخی دەرگا بکەرەوە با مەلایکەت بێتە ناو ماڵەکەتەوە دێتە ناو ماڵیش تو ناو دڵیشتەوە دڵیش ڕووناگەبێتەوە ماڵەکەش ڕووناگەبێتەوە خوای گەورە ئەولاکاریش بۆ فاڵحەکە بەرەکەت دەخاتە ماڵتەوە بەرەکەت دەخاتە ڕزقەکەتەوە خۆشی خاتە ناو ئەو ماڵەوە جاکە خۆشی کەوتە ئێرە بۆ ماڵەکەت قیامەت و شیشەڵا لەوە باشتر دەبێت ئەوەشی کە ماڵەکەی لێرە لێ تێک چوو خوا پەنامابان دڵنیا بە قیامەتەکەشی چییە خراپتر و نەکبەترە چونکە پشتی کردۆتە خوا چونکە خۆی هۆکارە لەم خراپانەیە. مانگی ڕەمەزان و لە هەموو کاتیاتر دڵەکان دەربەبێ بە زیکری خۆ لە هەموو کاتیاتر ئینسان هەست بە نیعمەتەکانی خواکە بە فەڵقی خواکە بەسەریەوە شەیتان لێمان دوورە داواکاری خوای گەورە ئەم نیعمەتی ئیمان و ئەم ڕەحمەتی کە بەسەریا ڕشتوین و ئەمەتی سەر ئیمانی و دینداریانی کە ئاوکوی کردوینەتەوە ئەو کۆمەڵێک ئا موسڵمان کۆبێتەوە لە ماڵی موسڵمانێکە لەسەر خواری موسڵمانێک ناوی خوا ئەبن ذکری ئەڵڵاکەن سەڵات لەسەر پێغەمبەرە دەن صلی الله عەلەیه وسەلەم باسی قیامەت دەکەن چۆن ڕەزامەندی خوا بەدەست بێنین چۆن لە غەضەبی خوا قوتار ببین ئەمە ئەو مەجلیسانەی ئینشەڵڵا کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم وعدی داوە مەلایکەت چواردەوریان دەگرێت گوێیان لێگرێت ئەڵێ هەتا بەرزای عاسمان مەلایکەت چواردەوریان دەگرێت ناوی خەڵکەکەی تیا ئەنووسێت کە ناوەکانە بەنە لای خواڵێ ئەمانە بۆ هیچ کۆبوونەوە ئیلا بۆ ڕەزامەندی من دەبێت بۆ زیکری من و بۆ یادی من دەبێت بەڵێ پەروەردگارە دەڵێ بەشایەدم لە هەمیان خۆت معەفو کردن ئەڵێن یا ڕەبی فڵان کەس هەر بەس ڕێی کەوتە ئەوێ لەوان نەبوو بۆ ئەوە نەهاتوە مادەم ئەوانە معەفو کرد ئەویش بخەنە ڕیزی ئەوانە هم القوم لا أشقى بهم جليسهم ئەوانە کە خلیان خۆش بوو ئەویشی لێ جیا ناکەم و ئەنی خوای گەورە ئەوە بەڕەحمە ئاێ بەڕەحمەت و بەرەکەتمان بەسەرا بارێنێ یەکێ لە هۆکارەکانی ڕژاندنی ڕەحمەت بەسەر ماڵەکانە ئەوەی کە ئەطعموا الطعام وأفشوا السلام پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم ئەڵێ خواردن ببەخشن سەلام لە یەکتر کەن خۆشەویستی بەیتان زیادە داواکارم لە ئەڵڵا دڵەکانمان پاکاتەوە بۆ خۆی ساکاتەوە خۆشەویستی و مەحەبەت بخاتە بینمانەوە مانکە بە برای ئیمانی ڕاستەقینە لە دنیاشا برابین و لە قیامەتیشا برابین اللهم ألف بين قلوبنا وأصلح ذات بيننا واهدنا سبل السلام برحمتك يا أرحم الراحمين ويقول لي إيه ويوش خوش بيت دعوة كاني لذاتي الله أما الله كاكا وهم جانكاك ولديا بخير وبركة كان إن شاء الله مالي باشتي بدوادي لبقيامتي شقسيكي قوري في المرشد رحم بخوان وبدايك وباطمان وبأولا كان عبادة وطاعة ما يرى رمضان ما اللي قبول كان خلصي من المجلسة حتى أقلمي عفي بس هم قلنا كان ما نبينا أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله وبارك على النبي محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام